دەست پەنجەتان خۆش بێ سپاس بۆ ئەو پارچە میوزیکە جوانە خۆشەویستانی مەلار شوێنەکەن سڵاوتان لێ بەبانیتان باش بێت بەختەوەرین دەرفەتی ئەوە هەبووە ئەمڕۆ ڕۆژی هێنی بێوێ ئازیز شاد بینەوە ومێدوانە هەموو لایەکتان ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی زۆر باش بێت بۆتان ئەمڕۆ پشوێکی باش و خۆش بەسەر بەرن لەگەڵ ئەو کەسانی کە خۆتان مەبەستانە ئەگەر دەرفەتیشتان هەبوو بتوانم بینێری بڕگە بابەتەکانی ئەمڕۆ ڕۆژێکی نوێ بن هەمیشە وڵێین ڕۆژانی هێنی پرۆگرامەکەمان بە میوزیک و گۆرانی دەوڵەمەندتر بکەین ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکاران و هاوکارم سەرکۆ کۆی بڕگە بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین بانی باش سەرکۆیان بانی باشلانە تۆ باشیت من زۆر باش هیوای باش بوونت زۆر سپاس خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێ بێ بانیتان باش هیوای پشوێکی خۆشتانە بێ و بتوان ئەمڕۆ چێژ لە کاتەکانی خۆتان وەربگرن و وەی وادای نەگەر بینەری پرۆگرامەکە ئێمە بوون ئەمڕۆ کۆمەڵی بەرهەمی جوانی میوزیک و گۆرانیمان بۆ ئامادەکردوون ئەمڕۆ ئەم هەینیە جیاوازترە لە هەینیەکانی تر ئەتوانم بڵێم ئەم هەینیە با من لێرەوە دەست پێ بکەم ئەوەی کە لە شاری سلێمانی جێگەی دڵخۆشیە بۆ هاوڵاتیان و بۆ هەموو ئەو کەسانەشی ڕوەکەن ئەم شارە ئەمڕۆ دەرگای مزگەوتی گەورە بەڕووی هاوڵاتیانە ئاکرێتەوە کە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە ماوەیە کە لە نۆژەنکردنەوەیە یعنی ئەمە لە سەردەستی سەرۆکیەکێتی سەرۆک پاڤڵ تەلال تاڵەبانی کە نۆژەن کراوەتەوە بەڕوویەکی ترا بۆ هەموو موسڵمانان و بۆ هەموو ئەوە کەسانەشی کە ڕووەکەنە شاری سلێمانی بتوانن ئەمڕۆ لە مزگەوتی گەورە بن ئەمە جارێکی تر ئاوەدانیەک بژانەوەیەک بە شاری سلێمانی بەخشەچکە مزگەوتی گەورە هەمووکو سنتەری شاری سلێمانی و هەم کۆکەرەوەی هەموو مسلمانان و هەمووکو مەزاری کاک ئەحمەدی شێخیش لەویایە کە خەڵکانێکی زۆر لە زۆربەی ناوچەکانی کەشۆ سەردانی سلەیمانیەکەن و بتوانن لە نزیکەوە بچن سەردانی مزگەوتی گەورە بکەن ئەمڕۆ بڕۆن دیوێکی تری مزگەوتی گەورە بینن بژانەوەیەکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە لەگەڵ ئەمەشە ئەوەی جێگەی دڵخۆشی من حەزەکەم ئاماژە بە شتێکی کەش بەم ئازادی گەڕاوەتەوە بۆ خەڵکی شاری سلێمانی ئازادی گەڕاوەتەوە بۆی کە بتوانن بە شێوازێ مامۆسایانی ئاینی جارێکی تر بە هەر هۆکارێکی زۆر سادە بوو بێت یاخود هەر بابەتێک لە پشتیەوە بوو بێت جارێکی تر و ئازادیان پێ بدرێت و بچنەوە سەر مینبەرەکانیان و بتوانن و تاریخ نمونەمان زۆرە نمونە لە دەستگا لە پەیجی کورساتەوە دوێنێ ئاماژە بدرێت و کە مامۆسا هەڵۆ یەکێکە لەو مامۆسا گەنجانەی کە ماوەیەکی زۆرە لەسەر مینبەرەکان دووریان خستۆتەوە کەسێکە وتاری ئاینی پێشکەشە کرد ئەم ئازادیە لەناو ئەم شارەیە بوونی هەبوو بەڵام ئەم جارە ڕۆحێتێکی تر درراوە بەم ئازادیە ئەم جارە ئەوەی کە لە ناو بازار بوو لە بەردەمی سەراو مزگەوتی گەورەیە بۆ کە لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆک پاڤڵ سەردانی مزگەوتی گەورەی کرد ئەڵێ یەک گەنج تەنانەت نەهاتۆتە پێشەوە داواکاریەک بە بەس تەنها سپاسیان کرد و دەستخۆشیان لێ کردو بۆ ئەمە ئەوە ئەگەێنێ کە سەرۆکەکەی ئێمە لەم دەفەرەیە وەکو گەنجێکی ئاسایی لەگەڵ هەموو خەڵکەکەی خۆیە هەڵسوکەوتەکە مامەڵاکات توانێت تێکەڵیان بێ و ئەمەش هیوادارین کە ببێتە ئەوەی جارێکی تر خۆمان خەڵکی سلێمانی ئاهەیەکی تر بێتەوە بە گیانمانە ئەم ڕۆحێتەمان بۆ دروست بێ هەر خۆش هاڵ بن ئەو خەڵکانی کەم ڕۆکەنە مزگەوتی گەورە هەم ئەمە ئازادیش بەرقرار ڕاستە دەست خۆش بەبێگومان هەوڵەکانی سەرۆک پاڤڵ زۆر بۆ ئەوەی کە جارێکی تر بە تایبەت ئەگەر باسی سنووری سلێمانی بکەین سلێمانی بۆن و بەرامی جارانی لێبێتەوە هەر ئەگەر باسێک لە سەرچنار بکەین کە سەرچنار ڕەنگە لە ڕابردووە هەریەک لە ئێمە حەزمان بۆ نەکرد بێت کە بە شەقامی سەرچنانی شاتێ پەڕین بەڵام لە ئێستاە ئەو ڕۆژانی کە پشە بۆ نمونە ئەمڕۆ هەینیە ڕەنگە زۆرینەمان پلانی ئەوماندانا بێت کە بوو بە سەربردنی کاتێکی خۆش سەردانی هاوینە هەوای سەرچنار بکەین ئەو سا بەداخەوە حەزمان بۆ ناکرد هەر بەویا شاتێ پەڕین بگومان هەوڵەکانی سەرۆک پاڤڵ زۆر بۆ ئەوەی کە دووبارە ژیان بە شێوازێکی خۆشتر و جوانتر لە شاری سلێمانی و تاوی کوردستانیشا دەست پێ بکاتەوە ئەوانی کە تۆش باسە کرد سەرجەمیان ئەو هەوڵانن کە جێی شانازین بۆ هەریەکەمان سەرکۆ ئێمە بەردامە بین لەگەڵ بینەرە خۆشەویستەکانمانە سەرڕای هەموو ئەو بابەتانی کە تۆ باسی لێو کرد ئێمەش ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێک نوێ هەوڵی ئەوین پرۆگرامێکی تایبەتر پێشکەش ببینێت میوزیک و گۆرانی بەدڵنیاوێتتر ئەمڕۆ هەی نییە سەرکۆ لە کاتی پشووە حەزمان بە ڕۆژێکی جیاوازتر و بەسەربردنی کاتی خۆش تۆم ڕۆی پلانێکێ پشتە دەرەوە بۆ سەیران ئێستا هیچ پلانێک نییە چارە بەیانە بەستر هەر ڕۆژی هێنی سەرکۆ تایبەترە بە تایبەت نیێڕوانی ئەوانە ڕۆژانی هێنی میشە تایبەتە ئێستا خاتوونەکان بە دڵنیایەوە سەرقاڵی ئەگەر ئەو کەسانی کە پلانیان نەبێ بچنە دەرەوە بۆ سەیران لە
دەستپێکی ڕۆژەکەیانە سا سەرقاڵی ئامادەکردنی خواردنن هەمیشە ڕۆژانی هێنی حەز باواکین بە تایبەت نێڕوان لەسەر سفرە خوانی ماڵە باوان بین ئیتر ئەو خواردنانی کە زۆر تایبەتن هەوڵی ئەوین لە ڕۆژانی هەینیە پێشکەشی خێزانەکانی پێنێستاش خاتونەکان سەرقاڵی دروستکردنی خواردن و کاروباری ناوماڵن بەدەم ئەو ئیش و کارانە و بتوانن ئەم ڕۆژ بینەری ڕۆژێکی نوێ قەرەباڵغیش بیت خەرەباڵغن ئەمڕۆژ ئێوە دوێنێ پێی ماوە بەس دوێنێ زۆر زۆر قەرەباڵغ بووین بەڵام چێژێکی تایبەتی هەیە ینی بەڕاستی وەکمان ماڵ بە میوانەوە خۆشەوە نیە زۆر بەس میوانی چۆن ئەوە با بۆ بینەرانی باسکەین سەرکۆ دوێنێ تەلەفۆنێکی بۆ من کردوتی تۆ کە سەوزە بکڕی چەند دەسک سەوزە ئاکڕی مەڵایتر ئەو پەڕی 4 دەسک هەر بای هەزارە هەزار وە بەس ناچێتە 4,000 و 5,000 هەر نەگەشتمەتە 7,000 قەت بۆ سەوزەوە نیە چەند دەستی کرد سەرکۆ زۆری کرد چۆن کێ چای بەڵام 4 کەسی شۆردەوە بەس خۆشانی ئەم چێژە بۆ نمونە تۆ لەبەرەوەی کە خێزانێکی زۆری دوای مناڵی کە تێکەڵە بێت و دوای کەسی کەش غێری خێزانەکەی خۆت وەکو بۆ نمونە هاوسەرگیری بێ زاوایەک بیان کوژنێکی جمعانە و شتە زۆر لە ماڵە باوانە هەیە سەرکۆ ئیتر کوڕکچەکان ئەوانەی کە چونەتە ژیانی هاوسەرگیریەوە هەمویان ئەچۆن ماڵە باوانیان بۆی کەیتر ئەو ڕۆژانە لێ بەسەر کێشەکە ئەوەیە لانە نەریتێکی زۆر جوانمان هەیە ینی دوای هاوڕێیان نەتوانین بۆ چینیان وەرگین چەنە خوشکە زاتەیە چەنەت ئەوە هەیە کە بچووکی ماڵەوەی دایکی بەست تۆ بینێ ڕاستی بەسی شەکانە بێت تۆ بیکەی ساتەوە لاتەوە ئیتروان بەس باش هاوکاری مەکرد هەرمێنی دوای باسی ئەوانش لەگەڵ میوانەکانماناکەین ئەمڕۆ خاتونێکی دەنگخۆش و ڕحسوک لە لامان ئامادەیە خات و زیینۆڕاویە کەوکو گۆرانی بێژ ئەمڕۆ کۆمەڵێک بەرهەمی تایبەتی ئامادە کردووە پێشکەشی ئێمە و ئێوە شێکا بچین لای خۆی خات و زیینۆ سلااو لێبێ سلااو لە ئێوە باش خات ئێمەڵێن شەوەکی دان و خێر واڵێ بۆچی شەوەکی یعنی لە بینی ڕۆژ و شەوایانی جارێ نەگەشتنێتە نیوەڕۆ ئیتر لە بینی ئەو کاتەیە پێڵێن شەوەکی باشە وا دیارە خات و زیینوێ خەڵکی خانەقینە هەر سلااوێک بە زمانەکەی خۆتان پێشکەش بە خانەقینەکان بکە شەوەکی ئیوە و گشت بینەران وە خێر بینەرانە کورسات ئینشاءڵڵا هیوادارم بەهاتنە ژوورەوەی تشکی خۆرە پەنجەرەی ماڵەکانتان بێتە مایەی خێر و خۆشی و ئاوادانی خۆشگەزارانی بۆ هەموو ماڵێکی کورد ئێمەش بۆ هیواین باسمان لە ڕۆژانی هێنی کرد هێنی لە ئێوەش بۆ شێوازەی تر خواردنی تایبەت و ئەو کەسانی کە چونەتە ژیانی هاوسەرگیریەوە چۆن بۆ ماڵی باوکیان بۆی کە تر بە تایبەت نییە ڕۆ لێ بن وەڵای ئێمە هەموو پێشەوە جمعەیەک وەکو جەژن وایە ئەیتر خواردنی تایبەت چی هەر عادەتەن هەموو جمعانێک میریشک لێ ئەنرێت و فاسڵی هەروەکو جەژنە لای ئێمە بەڵام نەک هەر بۆ ماڵی برارزا و خوشکەزا یان خوشک و برا بەڵکو خاڵ و مامیشیان یعنی ئێمە تەنها پێنجشەمە جمعە لە لامان پیرۆز نییە بگرە هەندێک کات هەیە شەوانی تر هەموو عیلەکە پێوە کۆمەڵایەتەکان زۆر ئێمە هەتا ئێستا هەرما و هەر فراوانەوە بگرێت جارجارش هەر لەلایەن دراوسەکانەوە کە ئێستا ماشەڵە ئەو منتەقەی کە منی تاژم هەموو بۆ بە خانەقینی ئیتر هەر ئێوارانێک ئەگەری مە خواردنیش لێنین خواردنمان بۆیەت باشە ئەگەر ڕۆژێک لە ئەینە بڵێ یان ڕۆژێکتان دانابێ هەر لە ماڵەوە کۆبنیان شوێنێکتانەیە لە خانەقین هەر لە ماڵەوە ئێمە ماڵەکانی خانەقین زۆر گەورەیە یعنی لەوانەیە بچووکترین ماڵ 500 مەتر بێ باشە ئیتر هەموومان لەم هەدیقە بۆ سەر هەمووی کۆ بێتەوە خانەقین هێشتا گەرمە زیینویان خانەقین گەرمە بەڵام خۆشە دڵگیرە زۆر لە چاو ئەوەی کە هیچ شتێکی تیانێ وەکو سلێمانی فراوان نییە ینی بەڵام کە ئەچیتە ناو زۆر زۆر دڵگیرە چونکە ئاو هەوایەکی پاکی هەیە ئێمە کارگەمان نییە ینی زۆر هاتوچۆی سیارەمان نییە شوێنەکان زۆر بچۆکەنی تر بە پیادەیەنەوە ڕۆینیان بە پاسکیلی ئەمڕۆژ لێەوە هاتی بۆ لای ئێمە ئەمڕۆژ لێەوە هاتی خوا بە خێر بەر لێ پرسیاریکە بکەین با ئێمە و بینەرەکانیشمان جۆمان لە خاتوزینەوە بێ ئەوڕ بەرهەمەکان زیاتر کەلهوڕین خانەقینین چیمان پێشکەشەکە ئێمە خۆشحاڵەبی گۆرانەیەکی بۆ بچین باشە لەگەڵ هەیلاوە لاوە هیوادارم بە دڵتان فەرموو
بچیم بچیم بۆ بچیمەوە خانەقی خۆشەیم ساڵ سەر بیایمەوە داڵە و خۆشەیم ساڵ سەر بیایمەوە کوردستان خۆشە یاران سەر بیایمەوە داڵە و خۆشە ئاوار سەر بیایمەوە تو دوور و من دوورەمان هەردووکمان دوورین خدا زانیدن هاوارەرا مەجبورین حەق مەگەر بیشم یاران بۆ بچیمەوە کوردستان خۆشم ساڵ سەر بیایمەوە حەق مەگەر بیشم یاران بۆ بچیمەوە داڵە و خۆشە یاران سەر بیایمەوە دەنگە هەر خۆش بێگیان دەستخوانجێ ئێوەش خۆش بێماندوو نەبن سپاس بۆ ئێوە بەرەمێکی زۆر زۆر جوان بوو جا پێمان بڵێ بابزانانی وەکو خانمان لە خانەقین چەند دەرفەتانەیە بۆی کە ئێوەش بتوانن لە هونەر و لە میوزیک و لە گۆرانیا بتوانن بەشدار بن و ئەو گروپانەشی لێن تا چەند ئەوان ڕێک خۆشکەرێکن بۆی کە تۆ بتوانی بەرهەمیان لەگەڵا تۆ مارکەی یاخو بەرهەمیان لەگەڵا بڵێ هەر لە دوای ئازادکردنی شاری خانەقینەوە هەستەکەم ئەو بربەستانە هەمووی شکاون یعنی ئێستا خانمان دەستێکی باڵایەن هەیە لە خانەقین کە خزمەت دەکەن ئیتر بە جگە لە هوەرێکە کە خۆم ئێستا تاکە ینی چۆن بڵن گۆرانی بێژ و هوەرمەندم لەو شارەیە بەڵام ئیشی دەستی و خانمانی ڕاگەیاندکار زۆر زۆرن لەوێ ئیتر ئیشەکان زۆر بە جوانی بەڕێوە ئەکەن و شان بەشانی پیاوەکان بێجیاوازی کاتۆ زمینێ ڕەخساو بووی کە خانمان بێنە پێشەوە لە ڕووی ئەوەی کە
بێگومان کۆمەڵە پێکاتی کەش لە خاخناقی چونکە بەهۆی ئەوەی کە ئێمە لەگەڵ چەند مەزهبێک و نەتەوەیە کە ژین وەکو تورکمان و عەرەب و کورد و سنە و شیعە بەڵام هەمومان پێکەوە ینی ئەژین و پێکەوە ژیانێکی زۆر باشمان هەیە ئاسایشێکی هەر خانەخێنش بە ئاشتی پێکەوە ژیانی ناسراوە هیچ جیاوازەیەکمان نییە ینی هەمومان لەگەڵ یەکە هاوڕێن و ینی یارمەتی یەکتری ئەدەین لە هەموو بارێکا گروپی میوزیکی باشی لەیە کە بتوانیەوە کاریان لەگەڵ گروپی میوزیکی باشی لەیە بەڵام زیاتر گەنجانن بەڵام ینی چۆن بڵێن پشتگیری ناکرێن ینی پشتگیریەکی وانە کە یارمەتیانمە چونکە خانەقی ناوچەیەکی دابراوە زیاتر لەوانەیە لە حکوومەتی عێراقەوە خزمەت بکرێت تۆزە لەلایەن هەرێمی کوردستانەوە ئاوڕی لێ نەدراوەتەوە یعنی بەجددی چکە وەکو شارێکی وەکو خانەقین کە کورتپەروەرن و هەمیشە هەرواش ماوینەتەوە پێویستە لەمە دوایتر خزمەتێکی زۆر باش بکرێت و ئاوەدانەیەکی باش و بەبەخت ڕوو لە شارەکە بکات ئەمەش بۆ هیوایزین وێگیان ئەگەر چالاکیێکی هوەری هەبێت کارێکی هوەری هەبێت پێویست کە تۆ لەو چالاکی هوەریە بەشدابی دۆک و گۆرانی بێژێت چۆن پرۆڤە ئەەکەیت لەوێ کێ هەیە هاوکارت بێت لەوێ پێشتر گروپێکمان هەبوو لە سنتەری گەنجان من سەرپەرشتی گروپەکەم ئەکرد بەڵام ئێستا هەندێکیان هەل لە دوای تەخەڕوجی زانکۆوە ئیتر مەشغوڵەتی ئیش و کاری خۆیانە بنێن بۆ ئەوی بژێوی ژیانیان پیا بکەن بەڵکو ئێستا لە هەمومان لە یەکتری جابووینەتەوە ینی ئەو شتە ناتوانین سنتەری گەنجانە کرد ئەو سنتەرە تا چەند لە خزمەتانە وەکێ پاڵپشتی و سەنتەراکات ئەوەنەی من ئاگادار بم هەر گەنجەکانی خانەخینێن ئیتر حەزیان بە هەر شتێک بێ لەوێنە کێشان بێ لە میوزیک بێ ڕوو لەو سنتەراکەن وەکو ماڵێکی خۆیان سێریەکەن ئیتر هەر ئامێرێکە و دانراوە مامۆستایەکی تایبەت نییە دەرسیان پێ بڵێتەوە ئیتر عادەتەن زیاتر لەسەر یوتیوب و ئێستا سۆشیال میدیاش زۆر فراوانە ئیتر تەمرین و گروپێکی جوان بخۆیان پێبێنن لە ڕێگای سۆشیال میدیا و تۆڕەکە مڵیان باس لەوە کردوت تۆ چاکە خانمید لە خانەقین کە گۆرانی بێژی تاچیدنا ئەم بواری هوەرەوە چۆن سەرەتا دەستت پێ کرد کە پاڵپشتی زیینوێ بوو بۆم بابەتە باوکم پاڵپشتێکی زۆر باشی من بوو لەگەڵ خێزانەکەم من سەرەتا بەکاری میوزیکی نەهاتمەنەوە ینی ئەم دنیاەوە سەرەتا بێژەرێکی بچووکی رادیۆ بووم بەرنامەی مناڵانم پێشکەشە کرد ئیتر لە 2006 بوو لە قوتابخانە ئەو کاتە کورسات هاتە خانەقین لە مەکتەبەکان بەرنامەی خنجیلە و ژیکەڵە هەبوو ئیتر وتیان قوتابیەکمان ئەوێت گۆرانی بڵێ ئەو کاتە من چواری سەرەتایی بووم ئیتر کە گۆرانیم وت نەمزانی خۆشم دەنگم خۆشە بەڵام هەر حەزم لە گۆرانی هەبوو چکە ئێمە لە عایلەیەکی فەنین ینی بە مامەکانم بە باوکمەوە هونەرمەندن بوون ئیتر کورسات ڕێگەیەکی دەرگایەکی زۆر باشیم بوو کە بتوانم بچمەنەوە ئەم بوارەوە چ لە ڕاگەیاندن و چ لە گۆرانی بەڵام زیاتر کورسات تاکە کەناڵەکە پشتگیری منی کردووە و هەمیشە بەردەوام بانگێشتی منەکەن و کە بمە میوانی ماڵەکان هەر بۆیە کورسات ماڵی هەمووانە خۆ زۆر خۆشحاڵم ئەو بەرهەمانەی کە ئامادەیەکەی بۆ نمونە ئەمە زۆر جار باسیەوەکەین چەندین هونەرمەندی باشی هەبووە خانەقین کە ئەزم گۆرانی خۆشیان هەبووە و بیراترانی میوزیسیانیش لەوانەیە ئەوان باشتریش بزانن تا چەند گۆرانەکانی ئەوان ئەڵێیتەوە بۆی کە بتوانی ئەو ڕێچکەی ئەوان گرنگیی باشی پێبێت و ئەو هونەرە جوانەنجا بۆ زمانە شیرینەی خانەقین بەڵێ هونەرمەندەکان بەداخەوە ئێستا ینی ئەوەی کە هەبوو ینی ناوی هەتا ئێستا مابێت حەسەن هەیاسە سعدون کاکەیە بەڵام وەکو ئازاد خانەقینی خوالێ خۆش بوو چەندان هونەرمەندی تر جعفەر حەسەنەوانە بەڵام وایان کردووە کە ئەرشیفێکی جوان و ئەو ئاوازە جوانانەی کە ئێمە هەمانە وەکو ناوچەی کەلهۆر خانەقین هەر لە خانەقینەوە حتا سەرپێڵ و زەها و قەسر شیرین و کرماشان ئاواز و میوزیکێکی جوانمان هەبێت و بتوانین هەر بە جوانی بهێڵینەوە بین بە بەرگوێی نەوەکانی داهاتومان و ئەستا من خۆم هەر ئیش لەسەر ئەوانە کەم زیاتر گۆرانی کۆنەکانی ناوچەکەم تازەی کەمەوە یان بیڵێمە بۆی هەمیشە بە زیندوی بمێنێتەوە بەرەمێکی حەسەنەیاس بۆ ئامادەکردین ئەمڕۆ ئەتانم بۆتان بڵێم بەڵام وەکەوەی ئامادە بەشێکی بچووکیشمان بۆ بڵێ بە مەقامەکە ئەتانەوەیان بەدڵی خۆت هەر گۆرانێکی حەسەنەیاستان پێشکەشەکە نەبێت ئەگەر نەبێت دێنە لای تۆش کاکە سروش جارێ بار تۆزر بۆ هەڵگرتووی وەبی دەنگەران سوزیم
من جور الشام من جور الشام عمرم دیری خاموش بو هر روز کم کم گن هر روز کم کم بی وفا چواتم من نپرسیدم مگر چه کردم من نیش نفیدم گن نیش نفیدم نگیانم طاقت گری ندلارم ندلارم حتی قل کرتنامی کل کارم کل کارم و بیدنگ راد سوزیم من جور شم من جور شم خۆدانیا خۆش بێت زیینەوەیکیان گۆرانێکی زۆر زۆر تایبەت بوو سپاس بۆ تۆمان دۆنەری کێشێکی زۆر خۆشی هەیە و گۆرانیانە ڕاستە ئەسەکەی وەکو لاوانەوەی خۆمانە کاکە سروشت بۆ نەچینە لای کاک سروشت و برادران هەرەمێ بیبەستمەوە بۆ کاکە داستان یا ئەو مایکەمان بۆ بگەێنەرە لای باشە چی یەینەوە لای ئەم بەس با لای تۆ دەست لێەوە دەست پێەکەین بەیانی باشێ بکە بەیانی باش. کە کاکەیان بەخێر بێ ڕۆمیوانێکی جوان بین لە شاشەکەیەوە بۆ ماڵەکان یاخوا بەخێر بێ. بەخێر بێ. بەنامەیەکی جوانتان پێشکەشەکەین بەیانی هەراتی خۆمانە گۆڕی یەکەم شت چی پێوت تی گۆرانی بە ویستم چاڵ بۆ برادێکم بۆ داستان بەڵام تۆ سەری نەگە بەس قەنەعاتکەوە برادران شاید تۆ هەر لەسەر وتب زانم چی لێ نا من خراپ نەوتم تۆ هاتی ئەو کەسە ئەگەی لێ نییە پلانی بۆ دانیتم بەس ئەزانی منەوە ئەکسەکەم و لە نەوەڵا هەر بێجگەلەوەش من زۆر بیستمانی وتوانە کاک سروش دەنگی زۆر هەر زۆر زۆر چێ بۆ ناوەکانم لێ سەرکۆپی تۆ ئەو یەک کەس پێوتوە ئێمە هەر چوارانەڵم دەنگی کاک سەرکۆ زۆر خۆش باشە بۆ ئەمڕۆ گوێمان لە دەنگی ئەمڕۆ سەرکۆ بۆ ئێمە من تومە من جۆم لێنەوە حەزم بۆستا ئەمڕۆ بۆ ئەتەوێت داستان گۆرانی بڵێ نەوەڵا ئێوێ تۆ گۆرانی شایەتم ئەو شاید ئەڵە شعلەیە وڵای هێستاکەم پێم بە وتیوتم ئەو توشبوونە ڕێکسەرت بەچی دەسویەکە شعلای جار وایە تەسەوەرە هەبێ ینی سەوتم ناخۆشە بەخوا ینی حەزم هەر لینە گۆرانی بڵێم بۆ بەدەلی کاکسەر لە بەخواجای لە ناو پاس ناڵم دابەزینە لە بەردەنگی حەزم نییە بەخوا دا باشە کاکە داسان دڵی هاوڕێکانم مەشکێنە مادام لە پێش پرۆگرام ئێوە میزیسیان خۆتان نەتوانن بڕیان سەرێک بن وایە ئەزانی چی بڵای من ئەگەر هاتو دەنگم خۆش بێ بە گۆرانی بێش بێ بووم بە ئاسم سوگە دەنگم زۆر ناخۆشە تاکە نەفرم کە خۆم حەزم لە سەوزی خۆم یەخسە بکەم هەر لە قسەکردن ناخۆشە دەفەکەش زۆر جوان بکات دەفەکە زۆر جوانە و کاتی ئاسفتەکە سەرکۆڵە ئەمەی بۆیە دانابووی کە دەنێت ئەمە چی بۆ ئەم شتە لێدانەوە ئەمە ئامێری زەربە ئەزانم شتێک ڕاخستە بوو ئەوە هیتەرەکەیتی چونکە ئیتر بەرە و جەوی سەرما ئاڕێن چونکە پێستەکەی پێستی دەستکرد نییە ئێستا دەفا پێستی دەستکردە هیچ کێشەیەکی نەسەڵتەکەی ناگۆڕێن ئەنی خۆمان پێڵین ئەشیع ئەمە دەستکرد یعنی مەبەست لای خۆمان دروستەکرێن بەڵێ نایلۆنە ئەم پێستەی نایلۆنە لێرەوە ینی وەکو جاران نییە پێستێکی بۆ بڵێن پێستێکی ئاژەڵ بێ ئەمە پێستێکی نایلۆنە هیچ کێشەیەکی نێواتە سەڵتەکە نەخاوە بێتەوە باشە مادام گۆرانیمان بۆ ناڵی هەر بە و ئەمێری دەفع ئەسفێکمان بۆ بکە هەر خۆ بەتەنیا بێنەمایکەم بەرەکاتیان نەیگوت ئەیانەی تۆ گۆرانی بڵێ من و تومە
دەستخۆش زۆر زۆر سپاس کاکە دەستامان حەقی کردەوە بۆت باشە دەستان خۆش بێ قیناکە گۆرانی بێژمان لایە گۆرانی بێژێکی زۆردان خۆشمان لایە پێیسان بدەین ئێوە هەر نەماتا زینۆیان پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی تر بێ ئەگەر تۆ ئامادە بیت بەسەرچاو ئەم بەرهەمەیان سۆرانیە بەڵام هونەرمەندەکەشی خانەقی نییە ئەلیوەندی وتوێتی باشە خاڵێ خۆش بێ خۆشحاڵە فەرموو دەن خۆش بێ دەستی ئەوش خۆش بێ سپاس بۆ ئێوە دەستان خۆش زینۆیانمان نەبی لەش ساغ بێت زۆر زۆر پێمان بڵێ تۆ زۆرتر سەرسامی کام هونەرمەندی حەزەکەی گۆرانی کێ زۆرتر من گوێ لە هەموو هونەرمەندێکە گرم شتێکی لێەوە فێرە بووم بەڵام قەت جورئەتی ئەوم نەکردووە گۆرانی هونەرمەندێک بڵێم کە نەتوانم حەقی پێ بدەم ڕاستە من هونەرمەندم یان گۆرانی بێژم بەڵام هەندێک سنوور هەیە لە گۆرانیە نابێت بیبەزێنی عاشقی گۆرانێکی عاشقی شارێکی عاشقی هونەرمەندەکەی حەزەکەی بڵێیتەوە بەڵام هەمیشە لەوە ترساوم کە ناحەقیەک بکەم حەقی تەواوەتی نەیەم بۆیە زیاتر گوێ لە هونەرمەندە ینی ئافرەتەکانی شەگرم بەڵام زیاتر ئەوەی کە من گوێبیستی بم هونەرمەند حەسەن هەیاسە ئازاد خانەقینیە کانیە هانی ئیتر زۆرێک لەو هونەرمەندانە کە ڕۆژانە گەیان لێ ئەگرم حەشمەتی لورنەژاتە خۆش بێت ئێمە ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتە لەگەڵ ئەوە شاکە بتوانین لەگەڵ میوزیک و گۆرانیە هاوکارانم کۆمەڵێک راپۆرتیان بۆ ئامادەکردوینەوە تەوەریشمانە بێکا گفتوگوی لەسەرکەین راپۆرتێکمانێر لە زانکۆی کەرکوو پێشانگایەکی تایبەت بە بەرهەمی خۆماڵی دەکرێتەوە بابزانین ئەم پێشانگایە چ تایبەتمەندیەکی ئەو بەرهەمانەش کامانن کە خراونەتە ڕوو با بێکۆ بینەری ئەم راپۆرتە بین فەرموو
خواردنە و کاری دەستیە ئیتر بانگێش کراین بۆ ئێرە کاری خێرخوازیە. فستیڤالی وا گرنگە بۆ تەڵەبەی زانکۆی کەرکووک ئەم شتانە بینێت و زانایی زیاتر وەرەگرین و هەم جەوگۆڕینێکشە بۆ خوێندکارانی زانکۆی کەرکووک و هیوادارم ئەم شتانە ینی بەردەوام هەبێ شتێکی باشە. خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان ئەزانین ئەو جوتیارە ماندوونە ناس و دەزڕەنگینانی کە لە هەرێمی کوردستانە هەن ئەوان ساڵانە جۆرەها بەرهەمی جیاواز ئەخەنە نێو بازاڕەکانەوە هەر بۆیە خواستێکی زۆر لەسەر بەرهەمی جوتیارانی ناوخۆ هەیە لە کوردستانە بۆیە لەسەر ئەم بابەتە بڕگەیەکمان ئامادەیە با بزانین خواز لەسەر بەروبوومی جوتیارانی ناوخۆی لە چه ئاستێکدایە هەروە جۆری بەرهەمە کشتتوکاڵەکان بە تایبەتر لە نێو ئەلوەی سلێمانیدا لە چه ئاستێکدایە لەسەر ئەم بابەتە بڕگەیەک ئامادەیە با پێکەوە ببینین و دواتر درێژە بە پرۆگرامەکەمانەی لەگەڵمان بن. ناوم سامان ئیسماعیل ساڵح ئەوەندازیاری کشت و کاڵیم بەڕێوەبەری عەلوەکانی سنووری پارێزگای سلێمانیم. لە ساڵانی ڕابردووە لە سلێمانیە عەلوە نەبوو، لە ساڵانی 60ەکانە بەروبوومەکان زیاتر پشت بە بەروبوومی گوندنشینەکان و ئەو شوێنانی چوادەوری سلێمانیە بەسرا کە هاتنە عەلووی سلێمانیەوە ساغە بوونەوە کە بە شێوازێکە هاو بە ئاژەڵ ئەهاوپیانەوە شەڵتا. لە دوای ئەوە بیرکرایەوە کە ئابێ ناوەندێکی فرۆشتنی بازرگانی دروست کرێت لە عەلوەی لە سلێمانیا بۆ ساختنەوەی بەروبوومی کشت و کاڵەکان. لە سەرەتای ساڵانی 60ەکانە شوێنێک دەستنیشان کرا کە ئەمە ببێتە ناوەندێکی بازرگانی بۆ ساختکردنەوەی بەروبوومی جوتیاران کە لە سلێمانیا بۆ پێوترا عەلوەکان. سەرەتای دروستبوونی لە شوێنی تۆزێ دوور بوو، دوایەوە هاتە نزیکی شار و دوای هاتە ئێرە. لە دوایی تر بەرەو پێشون و بەرفراوانبوونی کەرتی کشت و کاڵ و پێشوونی زانستی کشت و کاڵای جوتیاران عەلوەکان فراوانبوونیشی بەخۆیەوە بینی و لەگەڵ ئەوەش تاکە بەروبوومی هاوردە زیایی کرد. پێویست کرا عەلوەکان بەرفراوانیش بێ و پرێبەڕاتی تیازا بکرێت کە هاتنە ئەم شوێنی ئێستا کە ئێمە تیا بەرنامەکەی تیاکەین. بەرفراوانیان کرد لەسەر ڕوبەری 58 دۆنم ئەم عەلوەیە بنیادراوە کە لە کۆمەڵی قاتع و کۆمەڵی بەڕات پێک هاتووە. ئەم بەڕاتانە زیاتر بۆەوەی کە بەروبوومەکان کۆمەڵی بەروبووممان هەیە ئێستا هی کشت و کاڵی هی جوتیاران تایە هەڵەگیرێ وەکو پەتاتە وەکو هەنار ئەمانە بۆ کاتی پێویست کە بەکارێتەوانێ. قاتعەکانیشمان هەیە کە بەروبوومی ناوخۆی جوتیارانی تیا ساغەکرێتەوە ڕۆژانەش عەلوە لە سەعات 5ەوە ئەکرێتەوە لە سلێمانی لەبەرەوەی ئەمە ئیشی تەڕێیە. کوردوتەنی خۆمان و زمانی عەلوە پێڵێن ئەبێ زوو بنێژرێت، یعنی کە بەروبوومی جوتیارەکە دێتە ئێرە ئەبێ زوو بفرۆشرێ بۆی وشک نەبێتەوە تێک نەچێت، ئەگەر ڕۆژێکی بەسەرا بڕوات بەروبوومەکە تێگەچێ و نرخی دادەبەزێت زوو ساغەکرێتەوانێت تا نزیکی 12 تا نزیکی یعنی 1 و 2 ئاڵوگۆڕی بازرگانی هەیە. دوای ئەوە بەرەبەرە هێواشە بێتەوە تا نزیکی شەودا ئەخرێتەوە پێنجی بانی دووبارە ئەکرێتەوە عەلوە لە سلێمانیا.
جا علوەی سلێمانی ئەم علوەنووی ئێستا ئەکرێتە ناوچەی قڕگەوانێ لەسەر شەقامی سەرێکی عربەتە خواتەسخانی شۆڕشە کە لێرە بنیاندراوە لەبەروی شوێنەکەی گونجاوە ینی لە هەڵکەوتی سلێمانی و نزیکە لە دەشتی شارە زورەوە لە پێنجێنەوە لە شارباژێڕەوە لەبەروی ئێمە کە زۆرینەی کە بەروبوومە کشتتوکاڵەکانمان پشمان بەستۆ بە شارە زور و پێنجێن و شارباژێڕە نزیکە بۆ جوتیارەکان هەم کورفەشیان لەسەر کەمە بێتەوە و بەروبوومی کشتتوکاڵیش لێرە جیا ئەکرێتەوە عنی هەموو ئەوە نییە بە هەمە چەشنێبی وەری بگری کۆمەڵە قاتعەکان جیاکرامەوە هەر قاتعی پێیوەسە بە کۆمەڵێ بەروبوومەوە سا بۆ نمونە و قاتعمان هەیە زیاتر ئیشی میوە ئەکات لە هەنار و هەڵ و شەو قەیسیا قاتعیکەمان هەیە ئیشی زیاتر لە هاوردەیەکە کۆمەڵی قاتعیکەمان هەیە کە بەس پشت بە بەروبوومەکانی بازیانە بەسن خەیار و تەمات و بیبەر و ئەوانە ساقیەکانەوە هەمانە ئیشی بەس تەماتاکە ئەمانە بەس ئیشی پەتاتاکە لەبەروی پشتی بەزۆ بە بەڕادەکان لە کاتی خۆیان هەڵی ئەگرێ و خۆشبەختانە لە ئێستا لە عەلوەی سلێمانیش بۆی کە دڵنیایەک بین بە خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری لە ساڵی 2021 وانێ تاقیقێکی مۆدرێنمان کردوتەوە لێرە کە کەرتی تایبەتە و لەگەڵ هەماهەنگی وەزارەتی کشتتوکاڵ بە هەماهەنگیەکە بۆی هەلی کاری زیاتر بۆ دەرچۆکانی زانکۆ و پەیمانگا کشتتوکاڵەکانیش بڕەخسێنین کە لێرە هەموو بەروبوومێکە دێتە عەلوەشەوە پشکنینی بۆکەین لە دەرگاکان تیمی تایبەت هەیە نوزەجی لێ وەرەگرێ هێنرێتە تاقیقە لە ماوەی چەند دەقیقەیەکە پشکنینەکان ئەکرێت و دەدرێتەوە بە قاتعەکە کەمەش دڵنیایەکی تەواو ئەدا بە هاوڵاتیان شاری سلێمانی کە ئەم بەروبوومانە کوالەتی لە ماوەی پێشوە کە چەند دەرگۆیەکە بوو چەند بەروبوومێکی کشتتوکاڵی دەرمانی زۆری پێوەکرێ یاخو سەماتی کشتتوکاڵی زۆری پێوەکرێ ئێمە خۆمان وەکو بەڕێوەبەراتی کشتتوکاڵ و لەگەڵ تیمی تایبەتی تاقیقەکە چینە سەر شێڵگەکان بەروبووممان وەرگرت هەمووی مام پشکنین بۆ کرد هەمووی دەرچوو لەبەرەوەی ماشەڵڵا ئێستا جوتیاری ئێسای خۆمان لە ڕووی زانستی و پێشکەوتووە یعنی وعیشی وای هەیە کە چۆن دەرمانەکە بەکارێنێ چۆن سەماتەکە بەکارێنێ خۆشی قبوڵین یعنی کاڵێ من ئەو بەروبوومە ئەەکەم چۆن خۆم بیدەمە ماڵ و ناڵی خۆم ئەوە شتیشی پرۆپاگەندەیەکە و زیاتر ئەکرێ بۆی کە بەرهەمی ناوخۆ بشکێنرێت یا لە ناو بچێت بەڵام خۆشبەختانە خەڵکی خۆمان ئێستا عنی ئەو توانایی هەیە کە باوەڕ بەو شتانە نەکات. ئامارەکانیش وا ئەگەیەنێ ساڵانی ڕابردوو لەبەرەوەی بە شێوەیەکی کلاسیکی کشتتوکاڵ کرابوو تۆوی دەستگرەوە بوو بڕەکان کەم بوو بەڵام لێ ئێستا خۆشبەختانە ئامارەکان ڕووی لە زیادبوون کردووە یعنی بەرهەمەکان زۆرترە هەرو زەویی کە لە شارە زور لە پێنجێن کە باوە پیرانمان کشتتوکاڵی تیاکردوەلانێ لە یەک دۆنما تەنێ 2 تەن تەماتی گرتی بێتەوە بەڵام ئێستا بۆی پێشکەوتنی زانستی کشتتوکاڵ و بەرەو پێشچوونی تۆ و ئەم ڕێ ئاودیر وشتانە هەر لەو دۆنمەیە بۆ نمونە 10 تەنێک تەماتە بەرهەمێنێ ئامارەکانیش هینی کە ئاماژەی پێبەم هینی ڕابردوو کە پێمە بۆ نمونە هی وەرزی ئەم ساڵمان وەرزی کۆتایی کە سێمانجی ڕابردوو ئەکا کە سەوزەواتی خۆماڵی کە هاتۆتە عەلوەی سلێمانیەوە 1642 تەن بوو ینی مانجی 1 و 2 3 بەڵام دوای ئەوە بڕەکە زیای کردووە کە سێمانجی کۆتایی بووە لە مانگی 4 و 5 و 6 بۆتە 1679 تەن یعنی ئەمە خۆشبەختانە ینی دڵخۆشکەرە بۆ کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە بەڵام ئەوەی کە جێی دڵگرانیە لای جوتیاران و لای هاوڵاتیان لە عەلوەکەیە ساخ نابێتەوە لەبەروی ڕێشی بەرهەمی زۆرمان هەیە فرۆشتنیشی کەممان هەیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە زۆر کات لەگەڵ بەروبوومەکان لە ناو خۆیان ساخە بێتەوە یعنی ئمە زۆر کات کە لیژنەی تایبەتمان دەچێتە بەقا کە ئەبێ ئێمە بەروبوومەکان زۆری دەچێتە بەقاوە ئەفرۆشرێت ئەبێ ئەوان پەیوەست بن بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمەوانێک لە کاتێکا بەروبوومی ئێمە پێ ئەکات ئەوان خاڵە سنوورەکانیان داخەن. ئەم بەرەمەی ئەمە لە شارباژێڕەوە یێنین بەیانیان مەلابانگان ئەڕۆین ئێمە بۆ شارباژێر بەیانی زوو ئەیەنینە عەلوەی سلێمانی ساخیەکەینەوە ئەم ساڵ لەخوا بەزیابێ بەروبوومێکی باشەیە بەروبوومی ئەم ساڵ باشە لەخوا بەزیابێ ئیتر ئەگەر بازار هەبێ جاری وایە بازار کەمە بازار ساغبوونەوەکەی شەرتە ئەم بەرەمەی ئەمە ئەمە بەرەمی دیێمیە ئاویش نییە زۆر سروشتیە بێدەرمانە بەروبوومێکی باشە داواکاری ناوەڵاتیان کە
ئەم بەرەمە زیاتر بەکاربێنن لەوەی کە دەرمان شتی تێگرێەوە ئەمە شتێکی زۆر جوانە. کۆتا پەیامی ئێمە وەکو کەرتی کشتتوکاڵ ئەوەیە بۆ حکومت ئەوەیە ینی کاتیەوە هاتووە بە پیشەسازی کشتتوکاڵی بکرێ، یان ئێمە زیاتر پشت بەوە نەبەسین ئەم بەروبوومە هەر بۆ خۆراشی بەکاربێت و بچێتە ناو ڕاست و خوارەوە. بۆ نمونەوە هەموو هەنارەمان هەیە کە کارگەیەکی بۆ نمونە ڕبە هەنار بێتە کوردستانەوانی هەموو بچێتە ئەو بوارەوە، یاخود ئەو هەموو تەماتەی دەشتی شارە زورمانێک کە ساڵانە ڕێپاری کەمەکایە پێنجۆنمانێگەر کارگەیەکی دۆشاو لە کوردستان بنیاد بێ هەم کۆمەڵێک گەنج هەلی کاری دەسەکەوێت لە دەرچەوە بەشە کشتتوکاڵەکان و هەم کۆمەڵێک کەسیش دەچێتە سەرکار. ئەمەش پلان و ڕێنمایی تایبەتی ئەوێ بێ حکومت بە حەقەت بێتە پێشەوە لەو بوارانە. بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوامە بین کۆمەڵێک گۆرانی زۆر خۆش میوزیکی جوان و تەوەری کەشمانماوە لەگەڵمانە بمێنەوە بەڵام پشوێکی کورد وەرەگرین و دواتر ئەگەڕێنەوە. ڕۆژێکی نوێ با سپۆنسەری SK تاکسی. بخوا پیاوێکی بمەقیفە ئازایە چاونە ترسە وریایە هەر لە باسکردن نایە ئەگەر ومێدێ مابێ لەو یەکێتیایە وەڵڵاهی ڕاستەکە وتت چی دادە گیان؟ دانگ هەڵبڕە خوشکێ گیان وتم ئەسەدوو وایە بەغیرەتە ئازایە یەکێتی خۆی هەروایە ئاوایە سەرۆکەکەی ئازایە سەرۆکەکەی دەنگدانی ئەم جارەمان دەنگەدەین بە حیزبەکەی دایم لە ناو خەڵکایە لەگەڵ خەمی گەلدایە حەلکردنی ئەم وەزعە لە دەست یەکێتیدایە ئاوایە سەرۆکەکەی یەکێتیە حیزبەکەی ئەمە حیزبی ئازادیە ئاوایە یەکێتیەکەی هی ماف و یەکسانیە هەروە بۆ سەرۆکەکەی دۆست بێ یا دوژمن بێ هەر لایە خۆسە پێن بێ کۆتایی پێدەهێنێ ئاوایە سەرۆکەکەی ئازایە سەرۆکەکەی جەماعەیەک دەخەبا و برایە سەرکرد ئەو خەڵکی ئاش کردەوە گەنجانی شاد کردەوە متمانەی زیا کردەوە کوردی سەربەس کردەوە ڕاستەکە ئەو پارێ بگێنن کەرکووکمانی سندەوە وەزعەکەی ڕێکردەوە یەکێتی بوژانەوە ئاوایە سەرۆکەکەی دەنگەدەین بە حیزبەکەی وەسفی کێ پاسەکە کاک بافوڵە باسەکە بەخوا بەغیرەتە هەر کەسێک کە لەگا بێ شەقاوە بێ و مافیا بێ هەر کەسێک بێ خواردانێ دەینێرێتەوە لۆ مارەیە ئاوایە سەرۆکەکەی ئازایە سەرۆکەکەی دەبیڵێ تۆش بیڵێ یەکێتی گاڵتە نییە کەس منافسی نییە دواکەوتەی هیچ کەس نییە یەکەمە وێنەی نییە ئاوایە سەرۆکەکەی ئازایە سەرۆکەکەی خوا لە پێشە من دابەز دابەزین هەیە دابەزین هەیە ڕاوەستە بە دابەزێ بەس بیستی دەتبیر نەچێ
بیرناچێ سەرۆکەکەی یانون کاف و لیستەکەی ژمارە 120 دەنگەدەین بە یەکێتی لەبەر خاتی مێژوەکەی بە ئێستا و سەرۆکەکەی کاک پاڤڵ و لیستەکەی ئاوایە سەرۆکەکەی ئازایە سەرۆکەکەی بە کۆڵنەدان و کاری بەردەوام دەگەین بە گەورەترین ئامانجەکان هەمیشە بە شوێن داهێنانەوە بە ئەگەر دەتەوێت گەیتەلووتکە مەوەستە و بەردەوام بە ئامانجمانە باشترین بین و مەحاڵ بەدی بێنین چونکە هەمیشە لە کۆتاییدا ماندوو بوون بەرهەمی دەبێت. ڕۆژێکی نوێ با سپۆنسەری SK تاکسی. خۆش بێ سواز بۆ ئێوەش ماندوو نەبن گۆرانێکی زۆر خۆش بوو دەیان خۆش بێ زۆر سپاس جا کۆمەڵێ وشەی زۆرە ئایتر جۆمان لێگر جەیران جا
کۆمەڵی وشێکی خانەقینی خورمای خانەقین و مندەلی و باسیمانشی کرد خورمای خانەقین خۆشترەیە ئاخر زۆر تایبەت ئەوە زوو کە ئەزان من خانەقینیم ئیتر ڕەفیقەکان و دراوسێکەوەن تەلەفۆنەکەن هەموو مانگێکی ئیتر نزیکی نۆدا زین وەسە لە خورمایەکمان بۆ بێنە ئەی بۆ بەدەستی بە تاڵاتی خورما ئەسڵێکە جارێ ماوە دوو هەفتەیتر ئەکەوێتە بازارەوە بۆتانێنم دەستە خۆش بێ قوربان بێگومان زۆر جار کۆمەڵی بەرهەمی گۆرانی هەیە کە چ خانمان چ کۆمەڵی لە کوڕەکانیش ئێڵێنەوە هەر یەکە و چێژێکی تایبەتی خۆیاتێ من پێم خۆشە هیچ بەرەمێکی خۆت باسی ومان بۆ بکەیت بەرهەمی خۆت هەیە بتێ تۆماری کەیت یاخود حەز ئەەکەیت ئەلبومێکی خۆت هەبێت بەڵێ من کاری کلیپم هەیە بەڵام وەکو دوێت لەگەڵ چەند هونەرمەندێکی تراوتومەتەوە بەڵام ئەو کارانی کە من ئەیکەم زیاتر بەشداریکردنە لە فستیڤال یان ینی ساڵانە بۆ نمونە لە خانەقەیان لە هەر شارێکی تر فستیڤالێک بکرێتیان یادێک و بۆنەیەک بێت من بەشداریەکەم وەکو کاری کلیپ لە ئێستاە بەردەوام ینی بەتەمام ماشاپێکی ناوچەکەی خۆمان گەشتێک بکەین بۆ دەڤەری گەرمیان و گەرمەسێر لە ئێستاە لە هەوڵی ئەوەیان کە زیاد لە 30 بەرهەمی جوان کۆ بکەمەوە و کلیپێکی جوانی بۆ بکەم زۆر باشە ینی تر چاوەڕێ ئەوە بین کە بەرهەمی تایبەتی خۆتە هەبێ زۆر باشە دەست خۆش بە زین و یان لە کاتێکا تۆ کە گۆرانی هەرێک لەو هونەرمەندە بەناوبانگی کە هەیە تۆ ئەیان ئەیڵیتەوە ئەم گۆرانیانە تا چەند هەوڵی ئەوایی لەگەڵ وتنەوەی گۆرانەکانی ئێوانیشا تۆ ستایلێکی تایبەتی خۆشتت هەبێت ستایلی تایبەتی من دیارە ینی بە چەندەها زمان و زاراوە گۆرانی وتووە بەڵام ئەوەی کە زیاتر لە من نزیکە کە هەستی پێ ئەبەخشم کە هەر بە هەمان شێوە خۆشی ئەیاد بە من زیاتر کەلهوڕێکەیە چونکە هونەرمەند ینی ئافرەتی ناوچەی خۆمان کەمە نییە بۆیە پێویستە لەسەرم ئەرکی سەرشانی منە کە بەردەوام چۆن بڵێن خزمەت بکەم بە زاراوەکەی خۆم بۆی هەر بمێنێتەوە بە زیندوی و بە هەمان شێوە بۆ هونەرەکەش هەروە نەک هەر میوزیک بگرێت جگە لە کاری میوزیک ئەکتەری ڕاگەیاندن وێنەکێشان چونکە من لە هەموو لە قوپۆپەکانی هونەرەوە دەستێکم هەیە ینی ئیشم تیا کردووە ئەتر بۆ زیاتر کەلهوڕێکە بۆ من ینی باشترەوە ستایلێکی تایبەتی من لێستا باسیشی خانەقینمان بۆ بکە بە تایبەتی بۆ خانمان تا چەند دەرفەتی ئەوەی خانمان توانن ئازادانە کاری خۆیان بکەن نەکەر هونەر پیشەیەکی ڕۆژانەی خۆیان هەبێ و بتوانن بە ئاسوودەی و بە ئازادانە لەو کاری خۆیانە خۆیان ببینەوە خۆشبەختانە ئێستا ئەگەر سەردانێکی خانەقین بکەی لە چاو ساڵانی پێشووتر زۆر باش بووە تەتەوەڕی زیاتر چۆتە پێشەوە و جاران ئێمە کە کافتریا بوو یان دوکانێکی ساردەمەنیە بوو ئافرەت ئیشی نەئەکرد بەڵام ئێستا وای لێ هاتووە کە ئێمە ئافرەتەکەمان ئەو شوێنەش بەڕێوە ئەبن ئەوە پێشکەوتنێکی زۆر باشە بۆ شارەکە و لە ئێستاە هیچ شتێک نییە کە ڕێگر بێت من وەکو خۆم ینی زیاتر ئێستا بڵم ڕێگە خۆشکار بووم بۆ چەند کچێک و ئەو ژنانەی کە لە شارەکان جگەلەوە کە هاوکاریان بە من تاکە کەس بووم کە لەو شارە وێنەی خۆم لەسەر پرۆفایلەکەی خۆمدانا بە ئازادانە و لە ناو ڕاگەیاندنا بووم باوکمتە ئەگەر کارێکی نەشاو بێ من خۆم ڕاگەاندکارم و کچەکەم ناخەمە ناو ڕاگەاندم بواری هونەرەوە ئیتر بەو قسەیە سێرەکەم لە دوای چەند ڕۆژێک سەری فەیسبووکم کرد هەمووی ڕستمی پرۆفایلی خۆی گۆڕی بۆ ڕستمی خۆیان خست بۆ سەر ینی توانیمە من شتێکی باش بکەم لە شارەکەیە و ئەو ڕێچکەی بشکێنین کە ئیتر عیبە ژن بۆی نییە ئیش بکات نابێت ئەو بربەستانە ئێستا وشکێنراوە ئێستا بگرە لە شارەکانەوە ڕوو لە سلێمانی هەولێرەکەن بۆ ئیشکردن و هیچ کێشەیەکیان نییە تەنانەت بۆ خوێندنیش زۆر باشە دەست خۆش بێت چ پلانێکی ترت هەیە تۆ ئەتەوێت لە داهاتووە چۆن خزمەتی زیاتری هونەر بکەی بەتایبەت بە ئەو ناوچەی خۆت وڵای لە ئێستا پلانێکی وام نییە بەڵام ڕۆژانە ئەگەر من پێم بکرێت ئەگەر خوا تەمەێکمان پێ بدات بەردەوام لە خزمەت و کۆکردنەوەی ئەرشیفی جوانی شارەکەم بەردەوامە بم زۆر باشە دەست خۆش بێت خۆت خوێندکاری ئێستا یاخۆت خوێندن 4 ساڵە دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی هەر بەشی میوزیکیشم تاوا کرد لێرە خوێندت بەڵێ لە زانکۆی سلێمانی باشە کاتە ئەمەری میوزیکی ژەزانی ئامەری میوزیک پیانۆ بووم
بەڵام زیاتر سەرەکەکەی من ڤۆکال بوو وەکو دەنگ ینی ئامێرەکە من هەر خۆم هەڵم گرتووە پێویستم بە ئامێرە نێبیێم بەسەرشان یانی باش زانکۆی چارمەتیای لە دەنگا بۆی کە بتوانیت تۆ زیاتر لە دەنگا زیاتر لەوێ گرنگی بە ڕۆژ ئاوایەکە ئەدرێت بەڵام ئەوەش پرۆڤ و تەمرینێکی باشە بۆ قوڕک ینی چۆن بڵێن لێ وەرئەگریت کە بتوانی لە ڕۆژهەڵاتێکەش خزمەت بکەیت ینی تەمرینێکی زۆر باشە بۆ دەنگ بۆی سوودی لێ ببینیت و بەردەوام بیتەوە پرۆڤەکانی خۆ بکەیت بۆ ئەوەی هەم ئەمە بە جوانی بمێنێتەوە هەم ڕۆژهەڵاتێکەش بە جوانی باشە زینوێکیان چەندە گرنگە گۆرانی بێژە و کەسانی کە هونەرمەندن گرنگیکی تاوا بە پرۆڤەکردنی دەنگیان بە نەوەکو بۆ نمونەی تر هەفتەیەک دوو هەفتە بەبێ پرۆڤە بەردەوام بن ئەمە چ زەرەرێکیان لێە بەڕای تۆ خۆی پرۆڤەکردن زۆر گرنگە ئەگەر ئامێرێکیشت هەبێ وەکو لاوەکی بەکاری بهێنیت بەڵام من خۆم ئێستا کەمتەر خەمم چونکە بە حکمی ئەوەی سەرقاڵی ئیشێکی ترین تۆزە لە هوەر دوور کەوتومەتەوە ئەیتر ئەو کاتە دەست بە پرۆڤ کەمیان کۆنسەرتێک بەیان کەناڵە جوانەکە ئێوە بانکەشتی من بکاتر ئەو دوسێ ڕۆژە دانیشم تەمرینەکەم بەڵام ئەگەر ئیشم نەبێت من لە ماڵەوە هەمیشە گوێ ئەگرم ینی ئەتوانم لە مامۆستاکانی تر فێر بم تەلەف پەیوەندیان پێواکەم شتێکم بۆ بنێرن ئیتر لەسەرەوەانە بەردەوام بەڵام خۆی زۆر گرنگە چەندێک تەمرین بکەی هێشتا کەمە واشکە تۆ خاوەنی دەیەکی زۆر تایبەتی ئومێدەکەین سەر نەبیتەوە لە سەر نابمەوە بەخوا هەر تەمرینش دەکەم دەنگەکەم هەروە لە ڕێژکەی باوە باپیرانەوە بۆمان ماوەتەوە باوکو و دایکیشم دەنگیان زۆر خۆشە نحتەمان درێژ من دەست خۆش با بچینەوە لای برادەران کاتەماکیان بمێ واز لە تۆ نایانێ داستان نازانم بچی هەر شتێکمان بۆ بڵێ بۆی دڵی نەشکێ کاک داستان بەشی خۆی تاوە بەسەربەکە لەگەڵ تانایە بەس بەخوا بە دەنگ ناتوانم نەسرش تۆڵی کامیان دەنگی خۆشە ئەوان کاگڕێوان دەنگی زۆر خۆشە کاک ڕێوان ناڕێوان من لە نزیک و ئاگاداریم کە نەخۆش ئەمڕۆ ناتوانە توای مایکە بیتێ تۆ خۆت گۆرانی ناڵەی بۆچی ڕێوان زۆر بەخێر بێ قوربانی زۆر سپاس لەگەڵ لانە بۆ خۆی بێدەنگ دانیشتووە خۆی بە دوور خستووە لەوە مادام نەخۆشە با زۆر قسەی لەگەڵانەکەین گۆرانیەکە زۆر باش بەخوا ئەمڕۆ ینی خۆ حەزەکە بقیچێکی گۆرانی گەڵی نیە قۆ نەخۆش غەدر لە گۆرانی کە نەخۆش ناغەدرمان کۆپلێکمانەوە کۆپلێکمانە ئەوە زینوێخانی ژووتی دەنگی زۆر خۆش ئەم گۆرانی بێژەکەشمانەوە دەنگی خۆش گۆرانی خانەقینی پێڵە تۆ یارمەتی تۆ یارمەتی یارمەتی تۆ بەسی جاسی جاکەم لەگەڵ بدە ناتی شەڕ فەرمە تۆش توانی لەگەڵێ تۆش لەگەڵ بەسەر چ هەری هەریجان زڵەیخەم زەردن زڵەیخەم زەردن لەملی زڵەیخەمە چون خۆرە زەردن ئەو بە چاویدا و تعجوب نەمردمێ ئەو بە چاویدا لێوە خەنەوە عەلەیکەی وەبەندیەی سەنەوە رجال جان جان جان
رجال شكرا متون خوايب يا خيال شوقاريم شوم لينك وصام دي شوتا بيان دم لنا ودم بو أقلم صرف يقلنا هيدي يمنا وسينا ومنبو وخماي جانا بسياتي جانا بسياتي جانا بسياتي ليلة تخوى بسياتي درد ميناتي جانا بسياتي درد ميناتي جانا بسياتي أجل قلابي جيكر لا زرقم أجل قلابي ليلة جيكر لا زرقم نشانم آدا نشاني مرقم جانا بسياتي جانا بسياتي جانا بسياتي درد ميناتي جانا بسياتي ئەیدەم خۆش ئەمە نەخۆشە خۆش بێ کاکە ڕێوان زۆر زۆر سپاس دەکەین دەنگە خۆش بێ بەڕاستی دەیەکی زۆر زۆر تایبەت هەیە لەگەڵەوەی کە نەخۆش بووی سپاس بووی کە دڵی ئێمە نەشکا خۆی بۆیەکی کەبووی بوتینە بەڵامی تر بۆ نەخۆشی دڵی کاک ڕێوانتان شکان دەستە خۆش بە کاکە ڕێوانکیان هەر زۆر زۆر باش بوو زۆر باش ماماندوومان کردیتم کردوتم یارمەتیان بەڵام سەجا دەرنەچوو ئەی تۆ باشێ سا شتێکی خۆشمان بۆ بڵێ بەسەر چاو باشە ناوەسمەچی با بەدڵی خۆت بەدڵی تۆ خەوار نەیری کبی تۆ چاهاتیە وەسەرم شکانیە فراقت وديدي فتني بارم وشهرنا مرادي كردي در ودارم هرچی و پیم هاتیا لدست تو لا دست دیدی خواتو بد مستو تا کی بکشم آخر زام زخم فراقت دی طاقتم لدست چی مردم لەیان خۆش بێ زینوێکیان سپاس بۆ تۆ باسی وت کردوت بەدەر لەوەی کە ئێستا سەرقاڵم بە کارێکەوە چیەکەی کاری چیەکەی بەدەر لە میوزیک و هونەر و ئێستا زیاتر وەکو پرودیوسەرێک بۆ ئیشی ڕێکلامی هەر لە خانەقینی دێسە لە خانەقینال باشە لێرە ئیشەکەم بەڵام چۆن بڵێن ئیشی ڤیتی و فیچەری ئەو ناوچەیە و کۆمەڵێک شت ئەهێنمەوە بۆ ئەوەی شتەکان هەر بمێن و بە جوانی جگە لەوەش ئێستا هەر خەریکی
سایتێکی نوێن هەروەکو کۆمەڵە گەنجێکین ئیشەکەین پرۆژەیەکی جوانمان داناوە کە خزمەتی گەنجانەکات هەروەکو بە هەمان شێوە پرۆدیوسەری و پێشکەشکاری زیاتر شتەکانمان هونەریە خەریکی ئەوێن تیمێکن بەیەکەوە کۆمەڵە گەنجەکین و ئیشەکەین زۆر باش دەست خۆش بێ بەرداوامە بین لەگەڵ تۆیە باشە زینۆیان با بچێن لای راپۆرتێک ئێستا لە ئاکرێ وەرزی دروێنەی بەرهەمی کونجی دەستی پێ کردووە با بزانین لەوێ چۆن جوتیاران سەرقاڵی ئەم کارن پێکۆ ئەم راپۆرتە بینین و دواتر بەرداوامە بین لەگەڵتانە. پیچکی دروجا پیچک رنگی گهوریه اسپینیه دون 13 ساله اشولو يعني كونجي تشيني تقريبا نزكو تغوركيه نهر بس من اودوي نهروجا من وانا كي نشوي نهروجي يعني حشك نبي توا حتى شيء ميدار كده بس تو اینجا هفته که اجی گرم بس تو اینجا جورا کدی او مای داوا بس تو تقریبا یا مونگه کنی و همه کیم کریش لازم است تن حلی بین تخاری کیلو ولا حال 50 تا 6 تا 4 کنجی زونید کنجی ما داشتی یا نوجونیا بس ما یا داشتی يعني چهارو نوی به تخاری چهارو به شلوتی تخاری یا داشتی یا نوجون نه 56 لازم چیز نو سه مانگا دا نخونا گهی نو که هندی بیجه خودی بجگی سوا نخوشتره هجوان سبعی نکشنه دو سبع دی پی همش کیلو وان اوه پیش روش های من آونه دا آوناش نوع عرده مرشه نوع اینجا مرشه آقلی مهنو بره کنجی بخیره برو تعیین کیلو تعیین نوگه هر با کربون یا اوه او شی اوه 10,000 نوگه اجی وانا چی کم کنجیت خو خلاص کم يعني بيقولوا خو بوما بينا ساوشه بام تسليم وان کنجی آخری یک کمال داخل منطقه گله جلوه فاستی اگه کنجی بس نوگه اگه زیبا شولا کنجا مزور آماده اگه بیم تا 20 روز دیل خلاص نمیتن هفته که 10 روز تو بیاد گیشه خراب قپات کی باش توی هفته 8 بی نداری کنجی وکی زانش لیدی وکی تانی در راج بیت اوجا کنجا راش یاب قیمته لازم است بای اوانا گریدم خرجت کده دیگریدم جارا کدی دی نولو ندانم جارا کدی خراد به قید کما حتی حشک بین وجا نظام چند روز 18 روز 15 روز باش تو اینگه دیوجا گر کنه عرضه باش تو اینگه دیده حاصلاتی دیده خارنی دەستخۆشی بە هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بەردەوامە بین زینویان پێمان بڵێ باکەمێک باسی بەرەبوومی کشت و کاڵیش بکەین لە خانەقین بەچی زۆر بەناوبانگە چی بەرەبوومێکتان هەیە لە ئێستا لیمۆ عراقەکە لیمۆ شرینە بە هەمان شێوە لیمۆ شیرینێمان بۆ باسکە لیمۆ شرینە ینی تاکەمیوەیە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و عراق تەنها لە خانەقین ینی ئەڕوێت خانەقین چەندێک گەرمە ینی پلەی گەرمی ئەگاتە سەر و 56 و 57 یەک لە خانەقین هەیە دوو لە رووسیا ینی لە رووسیا جەوێکی زۆر ساردە ئەمە زۆر سەرسوڕهێنەرە و لە ئێستا توێژینەوەش لەسەری بەردەوامە
تایبەتمەندێکی هەر قەبارێکی بەقەت پرتەقاڵێکە بێ بەڵام شرینە کە ئەی خۆی تۆزێ بەرەو سندی پرتەقاڵ لالەنگیها ئەو تامانە ئەیە بەڵام لە دوای خواردنی تاڵیەک و ترشێکی زۆرت پێ ئەبەخشێ کە ئەی خۆی زۆر زۆر شرینە لە شرینیەوەتر باخی تایبەت هەیە بەم لیمۆ یاخود هەروەکو خۆمان چۆن لە ماڵەکانە ئەیان ناشدارێک هەیە یاخود لە باخەکەیانە ناشدارێت دوودات خۆی لە هەموو باخەکانە هەیە ینی خانەقین خاوەنی 290 باخ بوو بەڵام لە ئێستا 60 باخی ماوە بەهۆی دروستکردنی ئەم پرۆژە و شتانەی تر باخەکانە بڕێن و ینی نامێنێت بەڵام لە ئێستا عادەتێکی زۆر زۆرکەم ینی ئەگەر جاران لە ساڵەکە 60 تۆن بواە بەڵام ئێستا زۆر کەمی کردو لەوانەیە 10 تۆن بۆ 15 تۆن باشە باواز لە بەروبوومی کوشتتوکاڵەوە بابەتانە بینە بینیزیک لەگەڵ مەقاماتە تۆ بینە چۆنانی هەستەکەی دەنیشت بەکەڵکی وڵان لەگەڵ مەقام فرە خاستم ئەگەر تەمرین بکەم فرە خاستی بەڵام زیاتری ناوچەی خۆمان مەقامی ئای خانەقین مەقامی ئای هەیە هیچ شتێکمان بەسەر چاوەکەش بەش ئێوە شاوکاریەکەن سوپاسانەکەین دەست خۆش بێ کاک سروشت ئەریگیانە دوێتە تا مردە تا آخر نفس شرد بو میلگید و خوای من در نکم ئەیدەنگە خۆش بێ سپاس بۆی هەرچەنەمە ئێستاش پێ ماونتن سپاس بۆی کاوکاریتان کردێەوەشمان خۆش بێت من زۆر جارەڵین بۆ گەرمیان یان خۆت کۆمەڵی هونەرمەندی زۆر
دەنخۆشی زۆر باشی تیا بوو ینی بەداخەوە کاندیشان بەجیان هێشت لەو هونەرمەندانەی کە بەڕاستی ئێستا ئەم مقامی کەوتە نزیکە لە زۆربەی بەرهەمەکانی و شکر خەیات بە ڕۆحی شاد ینی دەنگێکی زۆر باش و دەنگێکی زۆر خۆشیە هەمیشە حەزینێک ینی خەمباریەک بەدەجان ئەڵەن چەمەرەی ئەمە پێڵەن باشە ئەم شێوازە لە لای خۆتان ئێستا گرنگی زۆری پێیان بە تایبەتی لای خانمایشنا پیاوان گرنگی پێن نە بەدەر لەوەی کە زۆر جار میوزیکیشان نییە خۆیان لە خۆیانە دانیشن لە مەزدیسی شەوانی خۆیانە ئەم گۆرانیانە هەر ئەڵێنەوە شەوان ئەم گۆرانیانە هەر هەن ینی تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە اینجا ئێمە بە حکمی ئەوەی ناوچەیەکی گەرمە ها تۆزێ هەمیشە عەسەبی دیارن گەرمیانی تۆزێت ئیتر بۆ ئەوەی هاتە بنەوە کە مەقامێکی گویان لە مەقامێکی ئای ئەبێت گەرمیان و گەرمەسەری ینی تهێمنت دەکاتەوە ینی لەوەوە هاتۆ کە داخی دڵی خۆی بۆ مەقامە دەربکات باشە قاتی زیینە زۆر کات کۆمەڵی مەقامیانەیە چیرۆکە ینی بۆ شتێکی ئەڵێ تر زۆر جار بۆ خۆشەویستەکەی ئەڵێ زۆر جار بۆ کەسێکی ئەڵێ لەوانەیە کەسێکی لە خێزانەکەی ڕۆشت بێت بۆیە پێڵێن ئەهۆنێتەوە ئەمە چۆنە ئیش لە سەرەکانیان چۆن ئەوترێ بەڵێ ئەوە هەروەکو بەندەکە وایە چۆن بۆتیت بە هەمان شێوە ینی ئەچێتە قاڵبی ئەوە بەڵام زیاتر ئێمە کە چۆن بڵێن کە بێزار بیان بێتاقەت بێ پردی ئەڵوەنمان هەیە کە ئیتر ئەو پردە ئەبێنین تەواوە هەستەکەمێ لە کۆنسرتێکی زۆر گەورەیە دانیشتوین هەر لە خۆت و ئەگەر دەنگیش خۆش نەبێ حەزەکەی بەسەر باڵایە ینی گۆرانی بڵێ یان مەقام بڵێ ئێمەش ئەمە کەماوەتەوە هونەرمەندی خوا لێ خۆش بوو خوداداد عەلی توانوێتی مەقامێکی زۆر جوان دابڕێژێت بۆ ئەو شارە ئەوەش لەوەوە هاتووە کە زۆر ینی هەژار بووە لە هەژاری خۆیەوە هەموو بەیانیەک دەوروبەری 5 بەیانی بۆ 4 بەیانی ئەو کاتە ئەڵوان ئاوی زۆر بۆ هاژەی ئاوی هات بەڵام ئێستا نەماوە ئاوەکەی زۆر ینی کەم بۆتەوە ئیتردا ئەنیش لە پای کوچە باخ و لە پای ئەو پردەیە بۆ خۆی گۆرانی ئەو دەنگیشی زۆر بەرز بوو ینی ئەو ماڵانەی کە لە دەوروبەری پردی ئەڵوە نابوون گویان لە دەنگی بوو ئەچوونە سەرمان ئەیانزانی کە لە 5 بەیانی لە دوای تر خوداداد عەلیەت دا ئەنیشێت و گۆرانی و مەقامەکانی ئەڵێت هیچ و لەبەرە خوداداد عەلی وڵا ئەو مەقامێکەوتە ئایەکە هەری خوداداد عەلیە ئیتر منش لەگەڵ گۆرانێکی حەسەن هەیە ساتێک کەڵم کرد ئەی دەستە خۆش بێ بابەتێکیکە هەیە من خۆم هاتم بۆ خانەقەی شارێکی زۆر دڵگیرە بۆ کارێکی هونەریاتینە پەیمانگای هونەرە جوانەکان ئێستا پەیمانگای هونەرە جوانەکان چۆنە ئەتوانین بڵین ئەتوانێت خوێندکاری باش لە بوارەکانی میوزیکە لە بواری شانۆیە لە بواری شێوەکاریە بە باشی پەروەردە بکات و بتوانن سوودی لێ ببینن بەڵێ ئێمە ئێستا پەیمانگای هونەرە جوانەکان بەشی میوزیکی تیانە زیاد لە 12 ساڵ بۆ 13 ساڵە ئەبێت بەداخەوە تەنها ئەوەی کە گرنگی پێدرێت شێوەکاریە لەگەڵ شانۆکەش تقریبا زۆر کەم بایەخی پێدرێت چونکە مامۆسا نییە ینی زیاتر نایەنە ئەو ناوچانە کە دەرس بڵێنەوە ئێستا خڕیژمان زۆرە بەڵام دامەزراندن تۆزێک کەمە ینی بەحکمی ئەو وەزعەوشتانە ئیتر بۆیە ئەو بەشە هەر لادرا باشە تۆ زینوێگیان چۆن ئەتەوێت گرنگی زیاتر بە بواری هونەر بێ وەکو خۆت باسی لێوە کرد دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانی چۆن ئەتەوێت زیاتر گرنگی بە هونەرەکەت بێ بە حکمەوەی کە ئێستا داخەوە دامەزرانیش بۆ ئەو پسپۆڕێکی خۆتەتە ڕەنگە زۆر کەم بێت چۆن ئەتەوێت لەم بوارایە زیاتر قوڵ بیتەوە گرنگی پێبێ وڵای تۆش کە لە خانەقیم بیت ڕەنگە کۆمەڵێک وەسیلی هەبێت بۆ ئەوەی کە تۆ باشتر بچیتێنێەوە ئەم بوارەوە ڕەنگە لە خانەقین کەمتر بێت بەڵێ کەمتر بەڵام ئێستا لە هەوڵی پرۆژەیەکەم بە تەمام چەند ئەو گەنجانەی کە هەر دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانن کۆیان کەمەوە و هەمیشە بەردەوام ئیتر ئەگەر ساڵانە بۆ 2 بۆ 3 جابێ کۆنسرتێکی جوان بکەین لەو شارە گەنجیش بهێنینە ناو ئەو بوارەوە ینی ئەوانەی کە هونەرمەندیش کردووە بەم پرۆژێ
دەستم پێ کردووە ئێستا گەنجان لە تا چەند ساڵ 60 تەواو بووە باشە کاتە گەنجان تا چەند بەتان مزرۆ حەزەکەن وڵای زۆر حەزەکەن ئەو کەسانی کە میوزیسیان و هاوڕێ منن کە ئەڵێم خانەقین ئەڵێ وەمان لێ هاتووە ئێمەش حەزەکەی فێری زاراوەکە بین و هەر بێن سەردانێکی خانەقینیش بکەین پێمان خۆشە لە ساڵێکە دووجا کۆنسەرت بکەین گەنجەکان بمان بینن چیشیان پێویست بوو ئێمە ئەتوانین وەکو خۆبەخشیش بینە ئەو شارە دەرز بڵێنەوە و لە سنتەرەکان و گەنجەکانی هەوڵێکی زۆر باشە بێت ساڵانە لە زۆربەی ناوچەکان فستیڤالەکرێت یعنی بۆ منە لە گەرمیان لەوانێ زۆر جار من هاتووم لە کفری فستیڤاڵی زۆر باشەکەن بەشداریکردنتان بۆ فستیڤاڵانە بتوانن ئێوەش وەکو خانەقین ئەگەر گروپێک بێ یاخود بەتەنیا بێ یاخود لەسەر ئاستیۆی چەند کەسێک میوزیسیان بێ ئەمانەتان هەیە بەشداری ئەوانەمان هەیە بێ جیاوازی ینی ئەگەر کۆنسەرتەکە بێت لە کەلار کفری من بەشداریم کردووە زۆر بەڵام لە خانەقینیش زیاتر ئێمە لە بۆنەکانە جەژنەکان وەکو سیانزەوەدار یان جەژنی قوربان ئیتر فستیڤاڵێکی جوان بچوو خەنجیلانە بە بەشداریکردنی خانمەگەوانی کە دەستڕەنگینن یان خواردنی خۆش دروستەکەن و بەشدار ئەبن و ئێمە شەک و میوزیک من خۆم ئەگەر بەشدار بم یان هیچ ژانیاری کشم لەگەڵا نەبێت بە تەنها دانیشم لەگەڵ خێزانەکەم و گۆرانی ئەڵێم و ئەتر خەڵکی شێت بەرەو پیریمان و یعنی هەر ئەگەر بە بێژەنیار و بەژەنیاریش بێت من ئەمێوە هەر ئەو کولتورە جوانەی خانەقین بمێنێتەوە بتوانم بەشداری دەستە خۆش بەزیینێکیان سواز بۆ تۆ سواز بۆەوەی ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێە کۆمەڵێک بەرهەمی زۆر تایبەت و جیاوازی پێشکەش بە ئێمە و بەبینەران کەرمانجومان کردی لە خانەقینەوە تارە دووبارە بەخێر بەی سەر چاوان بمان تۆ بەرهەمێکی ترت ماوە لە کۆتای پرۆگرامەکە پێشکەشمانەکەی دەستە خۆش بێ دەستپەنجەی ئێوەش خۆش بێ ماندوو نەبن دەستپەنجەی ئێوەش خۆش بێ